گەرم و گەشترین سڵاوتان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤ. لە دووەم بەرنامەی هەفتانەی گزینگ تایبەت بە پرسە خوێندکاریەکان و پرسە پەیوەندیدارەکان بە زانستگا لە کوردستان و ئێران لە خزمەتتان داین. ئەم بەرنامە هەوڵ ئەدا بپڕژێتە سەر مەسائلی پەیوەندیدار بە چالاکی خوێندکارانەوە. ڕژیمی لەسەرکاری ئەمڕۆی ئێران پاشخانێکی هەیە و لەسەر مێتۆدێک کار و بیر دەکاتەوە کە سیستمی بیرۆکراتی و هەژمونخوازی و کوشتنی هەموو جیاوازیەکانی هەزر و بیری کۆمەلگا خاڵی سەرەکی و مانیفیستیەتی. دیارە کە دەبێت لە بەرانبەر وەها ڕژیمێکدا خەباتی سیاسی و فیکری لە نێو پانتای کۆمەلگادا پەرەی پێ بدرێت بە مەبەستی گۆڕینی گشت ئەو فیکر و فەرهەنگەی کە لەلایەن حکوومەتەوە زاڵ کراوە و بووەتە بربەست لە بەردەم گەشەکردن لە بواری ڕەهەندە جۆرا و جۆرەکان و هاتنە ئارای داخوازیە بەرهەق و ڕەواکانی کۆمەلگای کوردستان و ئێران. واتە کار لەسەر ئەو گوتار و کردەوانەی حکوومەت بکرێت کە بووەتە لەمپەر لە گشت بوارەکانی ژیاندا و کار بکرێت هەموو ئامرازەکانی گۆڕان لە هەناوی ئەم کۆمەلگایەدا زیندوو بکرێتەوە لە پێناو هێنانەکایەی جۆرێک لە هەزر و فیکر و فەرهەنگ لە ئێران و کوردستاندا کە وشیاری بۆ تاکی کۆمەلگا فراهەم بکات و بێتە وشیاری کۆمەڵایەتی و ئەم هەوڵانەش ببێتە هۆی لەدایکبوونی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی وشیار و کارامە و هەڵسوڕاو بۆ گۆڕانکاریەکی بنەڕەتی لە سیستمی سیاسی حاکم لە ئێراندا. بەم پێیە خوێندکاران لە ئێران و کوردستاندا ئەرکی سەرشانیانە کە بیری دموکراسی و یەکسانی پەروەردە بکەن و پەرەی پێ بدەن بۆ هێنانە ئارای ژیانێکی ئازاد و مۆدێرن و پێشکەوتوو لە وڵاتی ئێراندا. بوونی ڕێکخراوە و کاری ڕێکخراوەیی بۆ هەوڵدان لە پێناو وەجێخستنی بیری دموکراسی و دادپەروەری لە هەموو کۆمەلگایەکدا پێویستە و وەها بیرکردنەوەیەک بۆ خوێندکاران دەبێت وەکو فەرهەنگێکی کۆمەڵایەتی بێتە ئەژمار، واتە کار بکرێت بۆ پێکهێنانی دامەزراوە گەلێک کە هەڵسوڕاوانی ئایدیای هاوبەشیان هەیە و ئەمە بە نیسبەت چەمکە ئەمڕۆیەکان چەمکێکی نوێیە. ڕێکخراوە و دامەزراوە دەتوانێت کەرەستەیەکی منتقی بێت کە کۆمەلگا و بیرەکان میکانیزە بکات و ئیشوکاری گروپ یان بەگشتی کۆمەلگا هاوئاهەنگ ڕێک بخات بۆ گەیشتن بە مەبەستەکانیان لە پێناو ئازادی و دادپەروەریدا. ڕاستیەکی حاشا هەڵنەگریش ئەوەیە کە ڕێکخراوە وەکو مرۆڤێک خاوەنی کەسایەتی و بەپێی کار و کردەوەکانی هەڵدەسەنگێندرێت. خوێندکارانیش دەبێ لەم بابەتەوە وشیار بن و کار و کردەوەکانیان لە ئاراستەی خزمەت بۆ داهاتوویەکی گەش بۆ کۆمەلگاکەیان بێت، نەک بۆ بەرژەوەندی تاکە کەسی. هەر بەم بۆنەوە تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ ئەرکی خوێندکارانی کورد و گرنگی کانالیزەکردن و هەوڵدان بۆ ڕێکخستنی چالاکیەکانیان لە چوارچێوەی ڕێکخراوەگەلی ئاشکرا و نەهێنیدا لە پێناو دەستەبەرکردنی داخوازیەکانی کۆمەلگای کوردستان. لەم چوارچێوەشدا چەند پرسیارێک ئاراستەی میوانی ئەم جارەی بەرنامەکەمان دەکەین، بەڵام سەرەتا چەند هەواڵێکی خوێندکاری پێشکەشتان دەکرێت و دێنەوە لاتان. خوێندکارێکی دەست بەسەرکراو لە مەریوان ڕەوانەی زیندان کرا. خوێندکارێکی دەست بەسەرکراوی کورد لە شاری مەریوان پاش 20 ڕۆژ دەستبەسەری لە ئیدارەی ئیتلاعات ڕەوانەی زیندانی ئەو شارە کرا. بەپێی راپۆرتی هەواڵنێریە نێوخۆیەکان، فەرات شەفیعزادە تەمەن 28 ساڵ و خوێندکاری زانکۆی تەورێز ڕۆژی دێ ڕەزبەر لەلایەن هێزە ئیسلاحاتیەکانەوە بۆ زیندانی ناوەندی شاری مەریوان گوازرایەوە. فەرات شەفیعزادە ڕێکەوتی 20 خەرمانانی ئەمساڵ لەلایەن هێزە ئیسلاحاتیەکانەوە لە شاری مەریوان دەست بەسەر کرا و
ماوەی 20 ڕۆژ لە ئیدارەی ئیتلاعاتی شاری مەریوان لەژێر لێپێچینەوەدا بووە. ئەو خوێندکارە کوردە تەمەنی 28 ساڵ و کوڕی محەممەد و خەڵکی گوندی دەلی سەر بە شاری سەوڵاوە و دانیشتوی شاری مەریوانە کە هێزە ئیتلاعاتیەکان کاتژمێر 11 شەو بە تەلەفۆنی هاوڕێیەکی ناوبرا و بانگیان کردبوویە بەردرگای ماڵی خۆیان و لەوێ دەست بەسەریان کردووە. بە گوتەی سەرچاوەیەکی ئاگادار، هێزە ئیسلاحاتیەکان ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ ڕەوانەکردنی ئەو خوێندکارە کوردە بۆ زیندانی ناوەندی شاری مەریوان پەروەندەکەیشیان ڕەوانەی دادگای ئینقلابی ئەو شارە کردووە. هەتا ئێستا هۆکاری دەست بەسەرکرانی فەرهاد شەفیعزادە و ئەو تۆمەتانەی کە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دراونەتە پاڵی بۆ بنەماڵە و کەسوکاری ڕوون نەبووەتەوە و دادوەری لێکۆڵینەوەش بڕیاری ئازادکردنی ئەو خوێندکارە کوردەی بە دانانی بارمتا دەرنەکردووە. گوشار بۆ سەر خوێندکاران لەسەری ساڵی نوێی خوێندن زیادی کردووە. گوشار لەسەر خوێندکارانی زانستگاکانی شاری وەرمێ لەسەر ساڵی نوێی خوێندن ڕوو لە زیاد بوونە. بەپێی هەواڵی نیسان نیوز، حراسەتی زانستگاکانی پەیامنووری شاری وەرمێ و زانستگای نازلووی ئەو شارە بە خوێندکارانی ئەو زانستگایان ڕاگەاندووە. ئەگەر جلوبەرگی ئیسلامی لەبەر لە چوونە ژوورەوەی ئەو خوێندکارانە بۆ ناو زانستگا بەرگری دەکرێت. یەکێک لە خوێندکارانی زانستگا لە شاری وەرمێ لەم بارەوە ڕاگەاندووە. حراسەتی زانستگای پەیامنووری شاری وەرمێ و زانستگای نازلووی ئەو شارە ئەو خوێندکارە کوڕانە کە قۆڵی جلوبەرگەکانیان کورتە و هەروەها ئەو کچە خوێندکارانە کە جلوبەرگەکانیان بەپێی پێوەرەکانی ئاینی ئیسلام نەبێت لە چوونە ژوورەوە بۆ ناو زانستگا بەرگریان لێ دەکرێت. جێگەی ئاماژەیە بە دوای دووبارە بەڕێوەبردننی گەڵاڵەی جیاکردنەوەی جنسی و ئاینیکردنەوەی زانستگاکان بۆ سێهەمین ساڵ گوشاری حراسەتی زانستگاکانی شاری وەرمێ لەسەر خوێندکارانی زانستگاکانی ئەو شارە زۆرتر بووە. زانکۆی پەیامنووری دیواندەرا بە مەرجی بوون بە بەسیج خوێندکار وەردەگرێت. زانکۆی پەیامنووری دیواندەرا کە زانکۆیەکی نیوە دەوڵەتیە مەرجی ئەندامەتی لە بەسیجی بۆ خوێندکاران داناوە و ئەمەش تووڕێی خوێندکارە کوردەکانی لێکەوتوێتەوە. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان و بەوتەی خوێندکارێکی کوردی خەڵکی ناوچەی دیواندەرا، زانکۆی پەیامنووری دیواندەرا لە بڕیارێکدا ڕێگەاندووە تەنیا لە ئەگەری ناونووسی لە ڕێکخراوی بەسیجدا خوێندکار بۆ ساڵی نوێی خوێندن وەردەگیرێت. ئەو خوێندکارە کوردە خەڵکی دیواندەرا لە لێدوانێکیدا بۆ هەواڵنێریە نێوخۆیەکان ڕایگەاندووە. لە ڕۆژانی ڕابردوودا و لە کاتێکدا خوێندکاران بە مەبەستی ناونووسی لە زانکۆی پەیامنووری دیواندەرە سەردانی ئەو زانکۆیان کردووە پێیان ڕاگەاندوون کە بە مەرجی ناونووسی لە بەسیجدا لە زانکۆ وەردەگیرێن. لە لایەکی دیکەوە بە گوتەی سەرچاوەیەکی ئاگادار لە کاتێکدا بەرپرسانی زانکۆی پەیامنووری شاری سەقز لە زستانی ساڵی ڕابردووەوە ژەمە خواردنی نیوەڕۆی خوێندکارەکانیان بڕی بوو، لە ساڵی نوێی خوێندنیشدا ئەو ژەمە خواردنە بە خوێندکاران نادەن. بەرپرسانی زانکۆی پەیامنووری شاری سەقز لە مانگی ڕێبەندانی ساڵی 92 هەتاویەوە ژەمە خواردنی ئەو زانکۆیان بڕیوە. ئەوەش لە کاتێکدایە کە پێشتر نرخی ژیتۆنی ئەو ژەمە خواردنەیان لە 500 تمەنەوە بۆ 700 تمەن زیاد کردبوو. هۆکاری سیاسی لە پشت دیارنەمانی مامۆستایەکی زانکۆی مەهابادا. چارەنووسی یەکێک لە ئەندامانی پێشووی لێژنەی زانستی زانکۆی ئازادی ئیسلامی لقی مەهاباد نادیارە. بەپێی راپۆرتی هەواڵنێریە نێوخۆیەکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دکتۆر مەنسوور سۆهرابی لە ماڵەکەی خۆی چوەتە دەرەوە و هەتا ئێستا هەواڵێک لە چارەنووسی لە بەردەستدا نییە. ئەو هاوڵاتیە کوردە لەگەڵ دوو مامۆستای دیکەی زانکۆی ئازادی شاری مەهاباد کۆتایەکانی گەلاوێژی 1392 لەوانەوتنەوە بێبەری کرابوون. سەرچاوەیەکی ئاگادار بە هەواڵنێریە نێوخۆیەکانی ڕاگەیاندووە. ئەمڕۆ یەکشەممە بۆ 4 ڕۆژ دەچێت کە ئەو مامۆستایە دیار نییە. ئەو سەرچاوەیە باسی لەوەش کردووە دکتۆر مەنسوور بە بەردەوامی بانکێشتی ناوەندە ئەمنیەکانی شاری مەهاباد کراوە و ئەوەشی خستوەتە ڕوو. زانکۆی ئازادی مەهاباد ساڵی پێشوو لەسەر بڕیاری وەزارەتی ئیتلاعات ئەو مامۆستایان دەرکردبوو کە لەو کاتەوە وەزارەتی ئیتلاعات لە هەوڵی ڕازیکردنی دکتۆر مەنسوور بە مەبەستی هاوکاری لەگەڵ ئەو ناوەندەدا بووە. بەوتەی دۆستان و نزیکەکانی دکتۆر سۆهرابی دیارنەمانی ئەو مامۆستایە سیاسیە و دەستی ئیدارەی ئیتلاعات لە پشت ئەو مەسەلەیەوەیە. ئەو ناوەندە ئەمنیەتیەش ئاگاداری ڕەوشی ئەو هاوڵاتیەیە. مەنسوور سۆهرابی بڕوانامەی دکتۆرای لە بواری کشتوکاڵدا هەیە و بە بەردەوامیش نووسراوە زانستیەکانی لە گۆڤارەکاندا بڵاو دەکرێتەوە.
سۆرابی تەمەنی 40 ساڵە و خێزاندار و باوکی منداڵێکە. دەرکردنی ئەو مامۆستایە لە حاڵێکدایە کە وەزارەتی زانستی دەوڵەتی 11هەم باسی لە پێکێنانی کۆمیتەیەک بە مەبەستی گەڕاندنەوەی مامۆستا و خوێندکارە دەرکراوەکان بۆ زانکۆ و خوێندن کردبوو. لە قۆناغی ناسراو بە شۆڕشی فەرهەنگی دەهەی 60 هەزاران کەس لە زانکۆکانی ئێران بەهۆی سیاسی و ئایدۆئۆلۆژیەوە لەسەر کار دەرکران و بەشێکیش خانە نشین کران. چارەنووسی خوێندکارێکی کچی کورد نادیارە. زیاتر لە 3 مانگە چارەنووسی خوێندکارێکی ژنی کوردی زیندانی لە دەستگا ئەمنیەکانی شاری بۆکەندا نادیارە. بەپێی هەواڵی کەمپەینی بەرگری لە مافی زیندانیانی سیاسی و مەدەنی، ئەفسانە بایەزیدی ژنە خوێندکاری کورد کە لە ڕۆژی 5 پوشبەڕی ئەمساڵدا بەدەستی هێزەکانی ئیتلاعاتی شاری بۆکان لە ماڵەکەیدا دەست بەسەر کرا، تا ئێستا لە زینداندایە و لە چارەنووسی ئەو خوێندکارە زانیاریەک لە بەردەستدا نییە. جێگەی ئاماژەیە ڕەوشی تەندروستی ئەو ژنە خوێندکارە لە ئێوارەی 23 مانگی خەرمانانەوە بەهۆی 19 ڕۆژمانگرتن ناجێگیرە و هەر بەو هۆیەوە بۆ نەخۆشخانەی شاری بۆکان گواسترایەوە و زیاتر لە 120 ڕۆژە لە دامەزراوە ئەمنیەکانی شاری بۆکاندا لەژێر لێپرسینەوەدایە و تا ئێستا ئیجازەی چاوپێکەوتن بە هیچ یەک لە بنەماڵەی ئەو ژنە خوێندکارە کووردە نەدراوە و ئەوەش بووەتە هۆی نیگەرانی بنەماڵەکەی. جێگەی باسە ماوەیەک پێشتر دایکی ئەو ژنە خوێندکارە نزیک بە 5 کاتژمێر لە بەرامبەر بینای وەزارەتی ئیتلاعاتی شاری بۆکاندا بە مەبەستی ڕوونکردنەوەی شوێنی ڕاگررتنی کچەکەی چاوەڕوانی وەڵامی هێزەکانی ئیتلاعات بوو. بەڵام هێزەکانی ئیتلاعاتی شاری بۆکان لە جیاتی وەڵامدانەوەی دایکی ئەو خوێندکارە دەستیاندایە سوکایەتی و بێڕێزیکردن بە دایکی ئەو خوێندکارە ژنە کووردە. ئەفسانە بایەزیدی لە خەزەڵوەری ساڵی 1392 هەتاوی بە تۆمەتی هاوکاریکردنی یەکێک لە حیزبە کوردیەکانی نێیاری کۆماری ئیسلامی لەگەڵ برایەکی بە ناوی شاهۆ بایەزیدی دەست بەسەر و دواتریش بەدانانی بارمتەی 100 ملیۆن تمەنی ئازاد کران. ئەو خوێندکارە 28 ساڵە لە نیوەی مانگی خاکەلێوەی ئەمساڵدا بە تۆمەتی هاوکاریکردنی یەکێک لە حیزبە کوردیەکانی کۆماری ئیسلامی بەدەستی دەستگای دادوەری شاری بۆکان بە 2 ساڵ زیندانی هەڵپەسێردرا و براکەیشی بە 6 مانگ زیندانی هەڵپەسێردرا و مەحکوم کرا. دەرچوویەکی زانکۆ لە ڕوانسەر لە کاتی کرێکاریدا گیانی لەدەستدا. لاوێکی کوردی خەڵکی ناوچەی ڕەوانسەر لە کاتی کارکردندا و بەهۆی ڕووداوی کارەوە گیانی لەدەستدا. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان، لاوێکی تەمەن 24 ساڵەی خەڵکی گوندی حەسەناوای ڕەوانسەر کە خاوەنی بڕوانامەی لیسانس بووە لە کارگەی وشکردنەوەی گەرمەشامی واتە زۆرڕەت بووە قوربانی. ئەو لاوە کووردە ناوی فەریاد یاری تەمەن 24 ساڵ و خاوەن بڕوانامەی لیسانس بووە کە لە کاتێکدا لە نێو ئەمباری کارگەکەدا سەرقاڵی کار بووە، باری ماشێنیان بەسەریدا بەتاڵ کردووە و بەو هۆیەوە لە ناو گەرمەشامیەکاندا خنکاوە. بە کوتەی سەرچاوەیەکی ئاگادار، فەریاد یاری کە بڕوانامەی لیسانسیشی هەبوو بەهۆی بێکاری و دانەمەزراندنیەوە لە کارگەی گوندەکەی خۆیان سەرقاڵی کارکردن بوو. لە وڵاتی ئێران زۆربەی خوێندکاران پاش تەواوکردنی خوێندن لە ئیدارە و ناوەندەکان وەرناگیرێن و بەو هۆیەوە بۆ دابینکردنی بژێوی ژیان ڕوو لە کرێکاری و تەنانەت کۆڵبەریش دەکەن کە چالاکانی سیاسی هۆکاری وەرنەگیرانی خوێندکاران لە پاش تەواوکردنی خوێندن بۆ هەڵاواردن و دیاریکردنی مەرج لەلایەن حکوومەتەوە دەگەڕێننەوە. وەک یەکەم پرسیار لە میوانی بەرنامە، ڕاو بۆچوونی ئێوە سەبارەت بە خەسارناسی کار و چالاکیەکانی خوێندکارانی کورد چییە؟ ئایا پرژ و بڵاوی یان کانالیزەبوونێک لە چالاکیەکانیان دەبیندرێت؟ باسم ئەگەرتان پرسیارە تقریبا تا حدێکی زۆر واضحە. ئەگەر چی نەفقەت خوێندکارانی کورد بەڵکو هەموو خوێندکارانی ئێران ئەگرێتەوە، بەڵام بە دوو هۆکار خوێندکاری کورد زۆرتر لە خۆ دەکرێت و دەگرێتەوە و دەواقع تونند و تیژترە بەرامبەر بە خوێندکاری کورد. یەکەوە کە خوێندکاری کورد جگە لەو خواست و ئاوات و ئارەزووە سنفی و دەرواقع خوێندکاریانە کە ئەتوانن بڵێن هاوبەشە لە نێوان توا خوێندکارانی حتا هەموو جیهان نەفقەت ئێران، جگە لەوە
خواستێکی نەتەوەیی هەیە ئەمە یەک. دوو لە نێوان نەتەوە ژێردەستەکانی ئێرانیش دەرواقع تەنیا نەتەوەیە کە بە شێوەیەکی بەردەوام خەباتی کردووە ئاڵای شۆڕشی نەتەوایەتەکەی هەر شەکاوە بووە لە تووری ئەم 34 ساڵە فقط نەتەوەی کورد بووە کاریگەرترین نەتەوەی ژێردەستە لە ئێران بلندی هۆکارە فشار و زەخت و زۆر لەسەر خوێندکاری کورد خۆ زۆرتر بوو. ئیسا تۆ ئاشاکەن بۆ نمونە هەر ساڵە هەر لە تقریبا ئەوایری دەهەی 90 میلادی یا زاینی باسڵا لە زانکۆکانی ئێران هەر مانگی ڕەشەمە یەک هەفتە پێش مەسەڵ نەورۆز خوێندکارانی کوردی دازانکۆکانی ئێران بە بۆنەی یادی حەڵبجەی شەهیدەوە دەرواقع مەراسم و بۆنەیەکی تایبەتیان دەگرێتەوە. باشە ئەگەرچی خۆت بەحاڵ دیار بوو ئامانجی ئێمە ئەوە بوو کە یەکبوونی کورد دۆزی کورد دەرواقع خواسی کورد بێنەوە ڕوو کوڕە کوردەکان خوێندکارە کوردەکان دەرواقع بە کچوو بە کوڕ لە دۆری یەک بن ئەو هەسنەتەوەی زیندوو بمێنێ ڕاستە ئەوە بە شێوەیەکی شاراوە نهێنی ڕاستە شاید شتێکی وا بێ بەحاڵ بەشێک لە ئێرەقی نەتەوەی گەلی کورد بەڵام باشێوە لەوێ لانیکە من بۆ خۆم ئەو 6 ساڵ کە بەشداری ئەوشتانە کردووە ئێمە کارمە بە کۆماری فامیل نەبوو و ڕعایەتی ئەو هەلومەرجەمانە کرد بەرەخدا ڕعایەتی قوانینە یاساکانمانە کرد کە مجبوری تۆ لە چوارچەوەی دەوڵەتە خلێکی ئەو کاتا کرد و کەس تۆهینی بە دەوڵەت ئێران نەکرد. بەڵام دوو دانە شتی لێکەوتەوە یا پێشکردنی بە تایبەت لەم ساڵانی دوایی لە سەردەمەی ئەحمەدی نژاد ئەسڵ زۆربەی ئەو مەراسمانە مۆڵقا کرانەوە یان تقریبا نەیان هێشت ئەگەر کرا دەرواقع گیرۆگرفتێکی زۆریان بۆ پێشاوەر یان هێشت. دوو زۆر جا دەرواقع ئێمە کە مەراسمەکمانەگەل یا دوای مەراسمەکە لەلایەن حراستە بانگ دەکرێن ئەمێتە زۆر باشەکەی بوو ئەوانە کە بەرپرس بوون لەو ڕێکخراوەگە یا بەرپرس بوون مەسەڵەن دەرواقع لە بەرەوەبردنی مەراسمێکی لەو شێوە بانکی مەسەڵەن حراستە کرایت و ئەمێتە زۆر ڕاحەتەکەی بوو دەرواقع شتێکی کەتبیان پێتەدا مەسەڵەن ئختارێکی کەتبیان پێتەدا ئەتان ترسیان یعنی ترسیان خستە سەرت هەڕەشیان لێتر کرد کە گەجارێکی تر وا بکەن وا دەکەن ئەگەر وا بکەن وا دەکەن دوایەوە نازانم معلقتانەکەین ترمێ نازانم فڵان ومانە یا حتا جاروباریش مەسەڵەن بە شێوەی ناڕاستەخۆ لە ڕێگەی ئیدارەی اطلاعات لە ڕێگەی هەرم حراستەوە پەیغام و هەواڵیان هەر کە کاکە هۆشتان بێ ئاگادار بن جارێکی لەم قسانە مەکەن و جارێکی شتی وانە بێ وەگەرنە ئەزانی چیتان یەک ئەوانێتە زۆر لەوە سەراحەت ناتان بڵێ. ئەمە مەسەڵەن بۆ خۆی لە مۆرد مەراسمێکی ئاسایی بوو و یاساییش بوو بەحاڵ ئاوای نەکرد. دوو زۆر بە ئاسانی تۆ لە زانکۆکانە تێن دوو کارەکەن ئەگەر خۆب حرەکەتێک بکەیت و دێش بە جمهوری ئیسلامی کارێ بکەی بە قەولی خۆیان ئێستا چە بەرچەسپی تەجدید تەلەبیت لێ بدەن چە بەرچەسپی حرەکەت دیژی دەرواقع ئەمنیەتی نەتەوەیت لێ بدەن. خۆب دیارە زۆر جارێ مە زۆر لە خوێندکارانمان ئەجملە خودی من و زۆر لە دۆستان ئێمە ساڵ 1300 حتا احتیاطکاری کەوتینە زیندان زۆر کەس بوون لە ئێمە بە خۆمان پیشات حکمیشیان سەنگین بوو و ئەمە بە درێژایی ئەم ساڵگە بە تایبەت لە دۆڕانی ئەحمەدی نژاد زۆرتر بوو. خۆب ئەوە کە ئەتلاعات خۆی ڕاستەخۆ وایە دەبێت و ئەدگرێت و ئەخاتە زیندان و دوای ئەویشە یا دەرکەکەن لە زانکۆ یا ئەگەر لطفکەن بیتەوە بۆ زانکۆ دوای ئەوە بە قۆڵی کوردوتەنی ئەڵم بەڵا خۆی شتێنی قورتەکانی خراوترە دوایەوە لە زانکۆوە کە ئەکەویتە ژێر چاودێری تا ئەو ڕۆژێکە لە زانکۆی تەنانەت ئاو خواردنەکەت و جلوبەر پۆشینەکەتیش هەمیشە بە شێوەیەک مەترسیدارە هەمیشە بە هینێکەوە بە دوارە گیرم پێ نەدەن دوبارە نەمخەنەوە زیندان دوبارە دەرم نەکەن و فڵانەمانە یانێ دەرواقع ڕەوانی تۆ لەناوە بن. سێ ئەم ڕێگەکریان هەیە بوو یانە بۆ زۆر کەس ئەنجامیانداوە زۆرتر لەسەر کوردوانە نازانم بۆش بە تایبەت ئەبینی مەسەڵەن خوێندکارێک سیاسیە یا مەسەڵەن هەر لە بزرگنەوەیکی خوێندکاری بووە ئەسڵ خواستەکەیکی خواستێکی سێنسی بووە گرتویانە کەوتوتە ئەتلاعات دوای ماوەیەک بەریانداوە مەسەڵەن حکمێکیان پێداوە ئانێ تێتەوە زانکۆ ئەبینی هەر لە خۆڕە بە قەول معروفەتی حکمێکی تعلیقی یەکترمەی پێیان تێکاکە بۆ تۆ وەڵا مواد مخدر پخش کرد بابا من حتا سیگاریش ناکێش مواد مخدری چی یا تۆمەتی ئەخلاقی لێدەن یعنی ترۆری شخصیەتی ئەو خوێندکارەکەن لە ئازانکۆ چۆن بۆ قانەزان ئەگەر خوێندکارە چوە ئەتلاعات و هاتە دەرەوە یا کەوتە زیندان لەسەر مەزاری سیاسی لەناو خوێندکاران زۆر محبوبترە بێ بەڵام بابا ئەمە لەبەر بیر و باوەڕی بووە بەستێن ترۆر شخصیەت پێتەن کە
ئەو ئەسەرە نەمێنەوە بە پێچەوانەیەوە مەسەن دەرواقع تۆ ئەسەن لەناوە بن ئەمە بەشێک کە دەرواقعوانەی وەکو ڕوویکردێکی ئەماڵی و مەلموس بە قەوڵی فارس و چەنی کە تۆ ئەیبینیت بە دەرکردن و بە قەوڵی خۆیان بەستارەدارکردن و بە معەلەقکردن و جاربار ڕاستەوخۆ دارێتعات خۆی وایەت کارە بێ ئەدگرێ زیندان و شکنجەوەمانەکە خۆ شتێکی ڕوتینە بەڵام زۆر جار هەیە بە شێوەیەکی هێدی شخصیتت وردەکەن بە شێوەی حڕەشت لێکەن من زۆر جار بووە مەسەڵەن لە زانکۆ تەلەفۆنیان کردە ئەرێ تۆ هۆشی خۆت نەبێت ئاوا بە خوێندکارەکانیش گەنجن بینی 18 تا 22 تا 23 ساڵ غالبان گەنجن ئەم هەڵەشەگەلە بەڕاستی مەترسیدارە بە تایبەت خوێندکارێکی کورد مەسەڵەن غەریبیە لە وڵاتی مەسەڵەن لە شارێکی دەرەوەی کوردستانە سەوەتاران ئەملاڵ ئەمانە بەم شێوە ئەو کێشە گرفتان دروستەکەن دو جاریش بۆ کار و بۆ پیشە و استخدامی ئەوشتانە خۆ دیارە هەرە و سابقە تاثیری هەیەەوە ئەمە خوێندکار بۆ خۆی دەزانێەوە خۆشار ڕەنگەوە زۆر کاریگەری بووە لەسەرەوەی کە بزوتمە خوێندکاریەکان لە کوردستان و لە ئێران بەگشتی نەتوانێت ئەو ئەنسجامەی کە شیاوی حرەکەتێکی خوێندکاریە پێدا بکات. دووەم پرسیار کە لێرەدا دەمانەوێ ئاراستەی بەڕێزیان بکەین ئەمەیەکە دەتوانن ئاماژەیەک بەو کێشە و گرفتانە و هۆکارەکانی بکەن کە حکوومەت بۆ سەر چالاکی خوێندکارانی کورد دێنێتەوە؟ باسەکەم پرسیارە تقریبا تا حدێکی زۆر واضحە ئەگەر چینە فقط خوێندکارانی کورد بەڵکو هەموو خوێندکارانی ئێران نەگرێتەوە بەڵام بە دوو هۆکار خوێندکاری کورد زۆرتر لە خۆ دەکرێتەوە دەگرێتەوە و دەواقع تونند و تیژترە بەرامبەر بە خوێندکاری کورد یەکەوە کە خوێندکاری کورد جگەل لەو خواست و ئاوات و ئارەزووە سنفی و دەرواقع خوێندکاریانە کە ئەتوانن بڵێن هاوبەشە لە نێوان توا خوێندکارانی حتا هەموو جیهان نەفقەت ئێران جگەل لەوە خواستێکی نەتەوەیی هەیە ئەمە یەک دوو لە نێوان نەتەوە ژێردەستەکانی ئێرانیش دەرواقع تەنیا نەتەوەیە کە بە شێوەیەکی بەردەوام خەباتی کردووە ئاڵای شۆڕشی نەتەوایەتەکەی هەر شەکاوە بووە لە تووری ئەم 34 ساڵە فقط نەتەوەی کورد بووە کاریگەرترین نەتەوەی ژێردەستە لە ئێران بلندی هۆکارە فشار و زەخت و زۆر لەسەر خوێندکاری کورد خۆ زۆرتر بوو ئیسا تۆ ئاشاکەن بۆ نمونە هەر ساڵە هەر لە تقریبا ئەوایلی دەهێنەوەی میلادی یا زاینی باسڵاق لە زانکۆکانی ئێران هەر مانگی ڕەشەمە یەک هەفتە پێش مەسەڵەن نەورۆز خوێندکارانی کوردی دازانکۆکانی ئێران بە بۆنەی یادی حەڵبجەی شەهیدەوە دەرواقع مەراسم و بۆنەیەکی تایبەتیان دەگرێتەوە باشە ئەگەر چی خۆت بەحاڵ دیار بوو ئامانجی ئێمە ئەوە بوو کە یەکبوونی کورد دۆزی کورد دەرواقع خواسی کورد بێنەوە ڕوو کوڕە کوردەکان خوێندکارە کوردەکان دەرواقع بە کچوو بە کوڕ لە دەوری یەک بن ئەو هەسنەتەوەی زیندوو بمێنێ ڕاستە ئەوە بە شێوەیەکی شاراوە نهێنی ڕاستە شاید شتێکی وا بێ بەحاڵ بەشێک لە ئێرەقی نەتەوەی گەلی کورد بەڵام باشێوە لەوێ لانیکە من بۆ خۆم ئەو 5 ساڵ 6 ساڵ کە بەشداری ئەو شتانە کردووە ئێمە کارمان بە کۆماری فامیل نەبوو و ڕعایەتی ئەو هەلومەرجەمانە کرد بەرەخدا ڕعایەتی قوانین و یاساکانمانە کرد کە مجبوری تۆ لە چوارچەوەی دەوڵەتە خەریکی و کاتا کرد و کەس تەوهینی بە دەوڵەت ئێران نەکرد بەڵام دوو دانە شتی لێکەوتەوە یا پێشگرتنی بە تایبەت لەم ساڵانی دوایی لە سەردەمەی ئەحمەدی نژاد ئەسڵ زۆربەی ئەو مەراسمانە مۆڵقا کرانەوە یانە تقریبا نەیان هێشت ئەگەر کرا دەرواقع گیرۆگرفتێکی زۆریان بۆ پێشاوەر یان هێشت دوو زۆر جا دەرواقع ئێمە کە مەراسمەکمانەگرت یا دوای مەراسمەکە لەلایەن حراسەتە بانگ دەکرێن ئەمێتە زۆر باشەکەی بوو ئەوانە کە بەرپرس بوون لەو ڕێکخراوەگە یا بەرپرس بوون مەسەڵەن دەرواقع لە بەرەوەبردنی مەراسمێکی لەو شێوە بانکی مەسەڵەن حراسەتە کرایت و ئەمێتە زۆر ڕاحەتەکەی بوو دەرواقع شتێکی کەتبیان پێدەدا مەسەڵەن اختیارێکی کەتبیان پێدەدا ئەتان ترسیان یعنی ترسیان خستە سەرت هەڕەشیان لێتر کرد کە گەجارێکی تر وا بکەن وا دەکەن ئەگەر وا بکەن وا دەکەن دوایەوە نازان معلقتانەکەن ترمێ نازان فڵان ومانە یا حتا جاروباریش مەسەڵەن بە شێوەی ناڕاستەخۆ لە ڕێگەی ئیدارەی لەعان لە ڕێگەی هەرم حراسەتەوە پەیغام و هەواڵ یان هەر کە کاکە هۆشتان بێ ئاگادار بن جارێکی لەم قسانە مەکەن و جارێکی شتی وانە بێ وەگەرنە ئەزانی چیتان یەک ئەوانێتە زۆر لەوە سەراحەت ناتان بڵێت ئەمە مەسەڵەن بۆ خۆی لە مورد مەراسمێکی ئاسایی بوو و یاساییش بوو بەحاڵ
ئاوای نەکرد. دوو زۆر بە ئاسانی تۆ لە زانکۆکانە تێن دوو کارەکەن. ئەگەر خۆب حرەکەتێک بکەیت و دێش بە جمهوری ئیسلامی کارێ بکەی بە قەولی خۆیان ئێستا چە بەرچەسپی تەجدید تەلەبیت لێ بدەن چە بەرچەسپی حرەکەت دژی دەرواقع ئەمنیەتی نەتەوەیت لێ بدەن. خۆب دیارە زۆر جارێ مە زۆر لە خوێندکارانمان ئەجم لە خودی من و زۆر لە دۆستان ئێمە ساڵ 1300 و حتا وەختی هەرکاوی کەوتینە زیندان. زۆر کەس بوون لە ئێمە بە خۆمان پیشات حکمیشیان سەنگین بوو و ئەمە بە درێژایی ئەم ساڵگە بە تایبەت لە دۆڕانی ئەحمەدینژادە زۆرتر بوو. خۆب ئەوە کە ئەتلاعات خۆی ڕاستەخۆ وایە دەبێت و ئەدیگرێت و ئەخاتە زیندان و دوای ئەویشە یا دەرکەکەن لە زانکۆ یا ئەگەر لطفکەن بیتەوە بۆ زانکۆ دوای ئەوە بە قۆڵی کوردوتەنی ئەڵم بەڵا خۆی شتێنی قورتەکانی خراوترە دوایەوە لە زانکۆوە کە ئەکەویتە ژێر چاودێری تا ئەو ڕۆژێکە لە زانکۆی تەنانەت ئاو خواردنەکەت و جلوبەر پۆشینەکەتیش هەمیشە بە شێوەیەک مەترسیدارە هەمیشە بە هینێکەکەوا بە دوارە گیرم پێ نەدەن دوبارە نەمخەنەوە زیندان دوبارە دەرم نەکەن و فڵانەمانە یانێ دەرواقع ڕەوانی تۆ لەناوە بن. سێ ئەیان ڕێگەکریان هەیە بوو یانە بۆ زۆر کەس ئەنجامیانداوە زۆرتر لەسەر کوردوانە نازانم بۆش بە تایبەت ئەبینی مەسەڵەن خوێندکارێک سیاسیە یا مەسەڵەن هەر لە بزوتنەوەیکی خوێندکاری بووە ئەسەن خواستەکەیشی خواستێکی سێنفی بووە گرتویانە کەوتوتە ئەتلاعات دوای ماوەیەک بەریانداوە مەسەڵەن حکمێکیان پێداوە ئانێت تێتەوە زانکۆ ئەبینی هەر لە خۆڕە بە قەول معروفەتی حکمێکی تعلیقی یەکترمەی پیان تێکاکە بۆ تۆ وەڵا مواد مخدر پخش کرد بابا من حتا سیگاریش ناکێش مواد مخدری چی یا تۆمەتی ئەخلاقی لێدەن یعنی ترۆری شخصیەتی ئەو خوێندکاراکەن لە ئەزان کە چۆن بۆ قانەزان ئەگە خوێندکارە چوە ئەتلاعات و هاتە دەرەوە یا کەوتە زیندان لەسەر مەزاری سیاسی لە ناو خوێندکاران زۆر محبوبترە بێ ئەڵەن بابا ئەمە لەبەر بیر و باوەڕی بووە بەستێن ترۆر شخصیەت دەکەن کە ئەو ئەسەرێ نەمێنەوە بە پێچەوانەیەوە مەسەن دەرواقع تۆ ئەسەن لەناوە بن ئەمە بەشێک کە دەرواقعوانەی وەکو ڕوویکردێکی ئەماڵی و مەلموس بە قەوڵی فارس و چەنی کە تۆ ئەی بینیت بە دەرکردن و بە قەوڵی خۆیان بەستارەدارکردن و بە معەلەقکردن و جاربا ڕاستەوخۆ دارێتعات خۆی وایەت کارە بێ ئەدگرێ زیندان و شکنجە ئەمانە کە خۆ شتێکی ڕوتینە بەڵام زۆر جار هەیە بە شێوەیەکی هێدی شخصیەتت وردەکەن بە شێوەی حڕەشت لێتن من زۆر جار بووە مەسەڵەن لە زانکۆ تەلەفۆنیان کردە ئەرێ تۆ هۆشی خۆت نەبێت ئاوە ئاوە خوێندکارەکانیش گەنجن بینی 18 تا 22 تا 23 ساڵن غالبان گەنجن ئەم هەڕەشەکە لە بەڕاستی مەترسیدارە بە تایبەت خوێندکارێکی کورد مەسەڵەن غەریبیە لە وڵاتی مەسەڵەن لە شارێکی دەرەوەی کوردستان مەسەڵەن تاران ئەملاڵ ئەمانە بەم شێوە ئەو کێشە گرفتان دروستەکەن دو جاریش بۆ کار و بۆ پیشە و استخدامی ئەوشتانە خۆ دیارە هەرە و سابقە تاثیری هەیەەوە ئەمە خوێندکار بۆ خۆی دەزانێەوە خۆشار ڕەنگەوە زۆر کاریگەری بووە لەسەرەوەی کە بزوتمە خوێندکاریەکان لە کوردستان و لە ئێران بەگشتی نەتوانێت ئەو ئەنسجامەی کە شیاوی حرەکەتێکی خوێندکاریە پێدا بکات. سێهەمین و دوایین پرسیار لە میوانی بەرنامە ئەمەیەکە خوێندکارانی کورد لە چوارچێوەی حکوومەتی ئێراندا بە چ شێوەیەک دەتوانن پەرە بە کار و چالاکیەکانیان بدەن تا چ ڕادەیەک دەرفەتی کاری ڕێکخراوەیی ئاشکرا لەلایەن خوێندکارانی کوردەوە بوونی هەیە. دەرفەت کە هەر نایە باسی بکەین لە ئێرانە دەرفەتی هیچ شێوە جوڵانەوەیەکی خوێندکاری بە معنای واقعی خۆی کە دەرواقع جوڵانەوەی خوێندکاری جوڵانەوەیەکی سنفی مستەقل و سربەخۆیە کە هیچ وەخت نابێت لە چوارچێوەی حکوومەتێک پێناسەی بکەیت و تعریفیکەی تەنانەت حرەکەتێک ئەنتقادی حرەکەتێکە ڕەخنەگرانە حرەکەتێکە کە دەرواقع هەوڵەدا لەلایەک وەز و هەلومەرجی خوێندکار لە هەموو ڕەهەندەکانەوە نەناو دانشگاه باشتر بێ و دوو ئەوە کە بتوانێت ئەو باشتر بوونە یا ئەو ڕوانگە ئەنتقادیە تەزویق بکات نفوذی با پەڕی باتە ناو کۆمەڵگا و وڵاتی بکاتەوە هەر لەم تێناگە دەرواقع تۆتانی بۆ نەتیجە بگەیت کەسن لە ئێرانە همچین دەرفەت و مۆدایك دەرواقع همچین هەلێک بۆ خوێندکار نەبووە و نییە و تا زمانێکی کە کۆماری ئیسلامی لەسەر کاربێ همچین دەرفەتێک وەکو ئەوەی کە تۆ بتوانێت کەوتی لێ وەربگیر لە محیتی زانکۆ بە شێوەیەکی ئاسایی و یاسایی وجودی نییە ئەوە بەڵام ڕاستیەوەی ئینسان خاوەن بیرۆکەیە و لەبەر بیرۆکە و بیرۆبڕوای خۆی
تێکۆشێت و خەباتەکات و هەڤین و تێچووەکانی ئەدات و دەبێ بیداش. خوێندکاری کوردیش ئەوە بۆ خۆی بێ بزانێ یەکەم بەڕای من حرەکەتی خوێندکاری کورد دەبێ بە تەواتی سەربەخۆ بێ مستقل بە معنای واقعیە کەلیمە لەژێر کاریگەری و نفوذی هیچ لایەن و حزبێک نابێت بە دوو دەلیل. یەکەوەکە کە بەهانەیەکی ئەو تۆ نەکەوێتە دەستی کۆماری ئیسلامی هەرچەنەوەن بەهانەیان زۆر پێویست نییە بەڵام باشێوە. دوو لەبەر ئەوە کە بتوانێت ئەنسجام و یەکڕیزی و پتەوی ناخۆی خۆی بپارێزێ و دەرواقع دەرەنجامەکەیشی و کارکردەکەیشی پێرفۆرمانسەکەیشی مثبت بێت ئەبێ خۆی لە هەر لایەنگری لە هەر حزب و لایەنێک دەرواقع دوور بگرێت. ئەمە شەرتی یەکەمە. دوو خوێندکاری کورد دەبێت بزانێت بەهشێوە دوو دانە خواستی هەیە لە ئاستی خۆی زانکۆ خواستە یەکەمەکە خواستێکی سنفیە نابێ حاشای لێ بکات و نابێ بخاتە پەراوێزی خواستی نەتەوە یەکەی بەهی شێوە لەسەرەوە بڕوات ئەبێ حتمەن وابێ. دوو لە پاڵیەوە بزانێ وەکو دەرواقع چینێکی گەنجی خاوەنێتە ناو نەزم خاوەن فکر و زانست و دانش کە ئەتوانێت کاریگەری لەسەر کۆمەڵگا بێ ئەبێ بزانێت کە ئەرکێکی لە پێناو نەتەوەکەی هەیە و بە هیوای ئەوە کە بتوانەوە ئەرکەی بەجێبێنێت دەرواقع ئەوەش قبول بکات کە پێچووی هەیە هەفینە هەیە هەر حرەکەتێ وە لە پای ئەوە بێسێت. ئەبێ من پێم وابێ ئەو بیرۆکەیە یا ئەو ئەندیژە لە ناو دەرواقع خوێندکارانی ئێران بەتایبەت ئەو چینێکە نخبەترن ئەو چینێکە ڕێبەری یا دەرواقع سازماندەری حرەکەتی خوێندکاریەکەن بێتە دی دەرواقع جێ بکەوێ کە بە یەک زانکۆ دوو زانکۆ نابێ لە یەک دوو بن ئەبێ هێدی دەرواقع بنەما و بنیادی بە قاڵی فارزەڵێ حرەکەتێکی بەڵاو کە هەموو زانکۆکانی ئێران بگرێتەوە وەکو ئەوەی سەردەمێک حرەکەتێکی یەکێتی دموکراتیەکی خوێندکارانی کورد و بەڕاستی پێم وابێ لە مەقتایکە باش بوو ئەیتوانی درێژە بە کارەکەوە هەرچە ئێستا نازانم خەبەرێم لیان نییە کە ماونەتەوە یا ئەو ناوە هەر لەسەریانە کار دەکەنیان بەڵام لە سەردەمێکە بەڕاستی زۆر باش چوون ئەو سەربەخۆی خۆیانە ڕاجە تاماوەیەک و هەزینەکانیشیاندا. ئێستاش باسی من ئەوەیە ئەگەر حرەکەتێکی لەو شێوە بەڵام مرتەجمتر بەڵام هەر لە ئەوڵەوە ئەساسنامەیەکیان بێ لەوە لا نەدەن دوای ئەوە هەم تێچوەکانی لەبەرچاو بگرن هەم بیر لە یەک و ڕیزی و یەکبوون و یەک هەدەفێکی دەرواقع کولی بکەنەوە و تحت دەرواقع تأثیر هیچ لایەنێک نەبن و بەربڵاو بە حرەکەتەکان من پێم وابێ ئەتوانێت لە عایدی یەک ساڵی داهات و دو ساڵی داهات وەگەر دەستی پێ بکەن یەواش یەواش حرەکەتێکی دەرواقع تەواو کوردی خوێندکاری دەرواقع بخەنە ڕێگا کە تا ساڵهای ساڵ بمێنێ کۆماری ئیسلامیش تا ئەو کاتێک لەسەر کار بێ قەتعەن دەجاتی دەکات بەڵام هەر چەندانیان لێ بگرێت و بیان کوژێت ئەوان ئەبێ بە فکریەوە بن کە خەڵک بەرهەم بێنن خوێندکارانی تر فێرکەن خوێندکارانی تر بێنن ناو ڕیزە کە ئەو حرەکەتە بە شێوەیەکی مسەلسەلوار و بە شێوەیەکی پێوەستە درێژەی بێت و نەتوانێت دەرواقع جمهوری ئیسلامی لە ناوی بات. ئەوە تەنیا ڕێگەیە. بەڵێ بینەرانی هێژای ڕۆژهەڵات تیڤ بەم جۆرە گەیشتینە کۆتایی دووەم بەرنامەی گزینگ. هیوادارین کە توانی بێتمان تا ڕادەیەک تیشکمان خستبێتە سەر گرنگی کانالیزەکردن و هەوڵدان بۆ ڕێکخستنی چالاکیەکانی خوێندکارانی کورد. هەروە کە پێشتریش ئاماژەمان پێدا ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبووکی ئێمەوە کە لە گۆشەی سەفحەی تەلەڤیزیۆنەکانتاندا دەردەکەوێت هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەیەنە دەستمان و ئێمەش هەوڵ ئەدەین کە لە بەرچاویان بگرین. تا بەرنامەیەکی دیکە و گزنگێکی دیکە شەو و ڕۆژ و کات و ساتێکی شادتان بۆ بە ئاوات دەخوازین ماڵاوە.